سلام کاتۆ هەموو کاتێکتان باش لێوارە 24 ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست. بۆ ڕۆژوشکاندن ڕوودەکەنە ڕێستۆرانتە کوردیەکان. خواردنگەکانی بەغدا تا درەنگانی شەو پێشوازی لە میوانان دەکەن. هێمای هاتوچۆ و بیر شۆفێران دێنێتەوە. بەشێک لە کوردانی ئەڵمانیا بۆ بەربانگ و ڕۆژوشکاندن ڕوو لە ڕێستۆرانتە کوردیەکان دەکەن و خواردنی کوردەواری دەخۆن و کاتێکی خۆش بەسەر دەبن. ڕێستۆرانتە کوردیەکانیش بۆ مانگی ڕەمەزان خواردنی جیاواز و تایبەت پێشکەش بە میوانەکانیان دەکەن. بۆ هەندێک لە کوردانی ئەوروپا ڕەمەزانی کوردستان و دەرەوە جیاوازێکی ئۆتۆیان نییە، بەڵام بۆ گەنجەکان دەرفەتێکە بۆ دانیشتنی خێزانی و ئاشنابوونیان بە خواردنە کوردەواریەکان. من ناوم مەریوانە، دانیشتوی شاری بەرلینم و هەروە بێتەوە کەبابچیشم لە شاری بەرلین دانیشم. بە ڕەمەزانان ڕۆژوانان سەردانمانەکەن و هەروە بێتەوانێ خەڵکانێکی زۆریان دەموی ئێواران ئێمە ششتی کارەکەم هەمی خسۆتە ئێوارانەوە لەبەرەوەی ئەو ڕۆژوانانەی کێن بۆ ئێرە بتوانین بە باشی خزمەتیان بکەین و هەروە بێتەوانێ خواردنێکی باشیان پێشکەش بکەین. چۆن وا هەستکەن کە لە ماڵی خۆیانە نانەخۆن یا خۆت وا هەستکەن کە لە کوردستانن. از ابراهیم سوسیمی از خلق روجاوامی جعامودیمی گنده سیمتک باوشیندار از جیان آخوال لفیدکی البرنی دکم 4 سالی لفیدکی چی بونه از کسی که لفیدکی از مالباتی لفیدکی براستی مالباتی گلک خوش یعنی مثلا انه ام هر چی خل مالی چی دکن تایبتی امرمال دخون و فدخون لی ایرو وک حوالی می دوستی می برای می زبیر از دعوة كرمي لفيدكي قوم تفدي بهفدور خوارنكي بخون فطوركي بهفدور فكين بو روجيا مها رمضاني ام بهفدور كيف خوشي ببين بهفدور فيدكي انا موعد داني ام دخون. منداڵ لە تەمەنی هەرزەکاریدا لە قۆناغی گەشەکردنی خێرادایە بە تایبەتی ئێسک و ماسوولکەکانی هەر بۆیە دەبێت زیاتر گرنگی بە خواردنی منداڵان بدرێت و پێویست ناکات بە ڕۆژووبن، چونکە برسێتی زۆر دەبێتە هۆی لە دەستدانی چەوری وزە و پرۆتینات و دابەزینی کێش. هەر بۆیە بە ڕۆژووبوون کاریگەری نەرێنی لەسەر گەشەی منداڵان دادەنێت. مناڵان لە مانگە پیرۆزەدا ئەو مناڵانەی پێش تەمەنی هەرزەکاری و باڵغ بوون پێویستە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بە ڕۆژوو نەبن لەبەر چەند هۆکارێک. یەکەم، مناڵ لەم تەمەنەدا لە قۆناغی گەشەی خێرادایە بە تایبەتی گەشەی ئێسقان و ماسوولکەکان. ئەمە شوا دەکات کە مناڵەکە پێویستی بە بڕێکی زۆر لە خواردن و وزە هەبێت بۆ گەشەی و هەروەها بە ڕۆژووبوون و برسێتی بۆ ماوەیەکی زۆر دەبێتە هۆی لە دەزانی چەوری و وزە و پرۆتین لە لەشی مناڵەکەدا. ئەمەش دەبێتە هۆی دابەزینی کێشی لەشی و کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر گەشەی مناڵەکە. هەروەها بە ڕۆژووبوون و برسێتی بۆ ماوەیەکی زۆر لە مناڵانە دەبێتە هۆی ئەوەی کە بڕێکی کەم کانزا و ڤایتەمین و پرۆتینی دەست بکەوێت کە ئەمەش دەبێتە هۆی کەم خوێنی لە مناڵەکەدا بەهۆی کەمی ڕێژەی ئاسن و هیمۆگلۆبین. و هەروەها بە ڕۆژووبوون و برسێتی بۆ ماوەیەکی زۆر لە کچاندا پێش تەمەنی باڵغ بوون دەبێتە هۆی گۆڕانکاری لە هۆرمۆنی دەرەقی کە ئەمەش وا دەکات کێشی لەشی ئەم کچە داببەزێت کە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر گەشەی ئەم کچە لە پێش تەمەنی باڵغ بووندا.
و هەروەها کاریگەریان نەرێنیەکانی برسی بوون بۆ ماوەیەکی زۆر لەسەر پێکهاتەی لەشی مناڵ و چالاکی فیزیاییەکانی و توانای بیرکردنەوەی وا دەکات کاریگەری ڕاستەوخۆی هەبێت لەسەر توانای فێربوون و بیرکردنەوەی ئەم مناڵە و هەروەها بەڕۆژووبوون و برسیەتی بۆ ماوەیەکی زۆر لە مناڵاندا دەبێتە هۆی تینوێتی و دابەزینی ڕێژی شەکر لە خوێندا و هەروەها دابەزینی پەستانی خوێن کە ئەمەش وا دەکا توانای فێربوون و بیرکردنەوە و فۆکەسکردنی کەمتر بێت لەسەر بابەتەکانی خوێندنگا بە تایبەتی لەم کاتی ئێستاە کە وەرزی تاقیکردنەوەی قۆناغی بنەڕەتی مناڵەکانمانە و هەروەها بە ڕۆژووبوون لە دوای تەمەنی باڵغی واتە دوای تەمەنی 12 ساڵ دەکرێت مناڵ دوای تەمەنی باڵغبوون و 12 ساڵی بە ڕۆژوو ببێت بەڵام بە مەرجێک دایکان و باوکان ئامادەکاری بۆ ئەم بە ڕۆژوونە بکەن بۆ نمونە پێش ڕەمەزان دەبێت ئامادەکاری بۆ بکرێت ئەم ئامادەکاریانە چین؟ یەک هانی مناڵەکەت دەیت بۆ ئەوەی خواردنی کەم بکاتەوە دووەمیان وا لە مناڵەکەت بکەی بە شێوەیەکی هێواش ڕێژەی شەکر و سوێری لە خواردنەکانیدا کەم بکاتەوە کە ئەمەش دەبێتە هۆی تینوێتی سێهەم لەگەڵ نزیکبوونەوەی مانگی پیرۆزی ڕەمەزان هەوڵ بدەیت یەکێک لە ژەمەکان لە هەرزەکارەکە کەم بکەیتەوە کە ئەمەش وا دەکات ئەم مناڵە لە ڕووی دەرونی و جەستەییەوە ئامادە بکەیت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان لە کاتی ڕەمەزانە چۆن مناڵە هەرزەکارەکەت ئامادە دەکەی بۆ بە ڕۆژووبوون بەم قۆناغانە یەک پێویستە بە هێواشی و وردە وا لە مناڵەکەت بکەی بە ڕۆژوو بێت بۆ نمونە لە سەرەتای مانگی ڕەمەزانە وا بکەیت مناڵەکەت چەند سەعاتێک بە ڕۆژوو بێت وەک سەرەتا لە بەیانیەوە تا سەعاتیەک اینجا تا دوو وردە کاتەکانی بۆ زیاد بکەیت تاکو دەگەیتە بەربان دووەم لە کاتی پارشێواندا هەوڵ بدەی خۆراکی باش بدەی بە منداڵەکەت بۆ نمونە ئەو خۆراکانەی کە بڕێکی زۆر لە ماددە ڕیشاڵیەکان و پرۆتینی تایە ئامۆژگاری مناڵەکەت بکەی کە زۆر نەخوات چونکە زۆر خواردن دەبێتە هۆی دروستبوونی غازات و ناڕەحەتی و سکێشە هەروەها وا لە مناڵەکەت بکەی دوور بکەوێتەوە لە خواردنە تیژەکان چونکە ئەمەش ترشەڵۆکی گەدە زیاد دەکات ڕێنمایی پێویست بۆ پێدان و ئامادەکردنی خۆراک بۆ منداڵ لە مانگی ڕەمەزان نابێت هیچ گۆڕانکاریەک بکرێت لە کات و ژەمی خواردنی منداڵ لە خوارد تەمەنی 12 ساڵیدا دوانەخستنی ژەمەکان بە بیانی و نزیکی لە ژەمی ڕۆژوشکاندن یان پاشی خواردن واتە ئامادەکردنی ژەمەکانی بەیانی و نیوەڕۆ ئێوارە لە کاتی خۆیدا هەڵسان بۆ ئامادەکردنی ژەمی بەیانی وەک کاتی ئاسایی خۆی بێت تاوەکو منداڵەکەت ئەو ژەمەی لەکیز نەچێت و دوور بێت لە برسی بوون و بێهێزی ئەگەر هەستت کرد بە تەنیا ئارەزووی خواردنی نییە ئەوە خواردنەکەی بۆ ئامادە بکە لە شێوەی لەفا تاوەکو لە قوتابخانە لەگەڵ هاوڕەکانی بیخوات نابێت زۆری لە منداڵی بچووک بکەیت بە بیانی و لێڕاهێنان بۆ ڕۆژوگرتن چونکە دەبێتە هۆی بێتوانایی و بەرگەنەگرتن و کەمی تەرکیز لە کاتی خوێندن و فێربووندا ئاگاداری خواردنی منداڵەکەت با لەو مانگە بە تایبەتی کە خواردنی شیرینی و خواردنە چەورەکان زۆر دەبێت لە ماڵەکانمان کە دەبنە هۆی کێشەی تەندروستی بۆ کۆئەندامی هەرس و هۆکاری قەڵەوبوونی منداڵەکانمان ناوچەی سوور لە شاری ئامەد وەکو بازارێکی میلی و گەورە گرنگی مێژووی و تایبەتمەندی خۆی هەیە لە ڕەمەزاندا لەم بازارەدا جۆرەها خواردن و خواردنەوە دروست دەکرێت بۆ ڕۆژوانان و ئەو خەڵکەی کە سەردانی بازارەکە دەکەن بە تایبەتی بۆ کڕینی شیرینی وشک و نان و پەنیر هەرچەندە دوکاندارەکان دەڵێن بەهۆی دارایی تورکیاوە ئەمساڵ خەڵک وەکو جاران لە کڕینی پێداویستەکانیان گەرمەگۆڕ نین مها پیروز رمضان ای سال جی بر قیران عبوری یال باکور کردستان و تواهی ترکیه به هیوین برکت و گشپیدان هات پیشوازی کردن. لدیاربکر جی دکاندار لبند دانستان آمادکارین رمضان نه و ناوند وان دانستانان جی نافچه سوره. لسوره د بازار ده هاتچو اکه باش و زحفه. لدکاندار دبیجن هر چقاس هاتچو زحف بجی او یک خود دانستان ده نشان ناده.
دکاندار شهموز بولوت دبیجه د بهای خوراکان ده زیدبونک هیه و او یک باندور لحیزا کرینه جی دکه. Hemen %50 bir torbaya zam gelmiş durumda şu anda. Kem zede sadî pencî zêdebunek di buhayê gelek xurakan de çêbûye. Ev yek jî dibisedem ku welatî danûstandina xwe kêm bikin. Wek mînak, welatiyekê ku sala borî 5 kilo birinc dikirî, niha 3 kiloan dikire. Di mehên Remezanê de yek ji qadên danûstanê yên bi tevger jî nanpêjiyê ku hosteyên nanpêjiyê yên di firinan de kar dikin, di Remezanê de kareke girantir dikin. Hosteyê nanpêjiyê Halis Qaşmaz dibêje wan ji bo Remezanê hemû amadekariyên xwe kirine. Arvan marvan yok mesendiye. Her tişte em hazırın. Nani Ramazan mesela pide Ramazan'ı yağlı tel hatta sonra em vekrine sürekli yerim derti. Ondan sonra hatta yani Ramazan bu kadar hatta ayda em vekrine. Li Sûrka Dîrokî û Navdar ya Sûra Diyarbekirê, sûka penîrfiroşan de jî li vû tevgera Remezanê li gorî salên borî qelse. Penîrfiroş Davûd Qaya dibêje her çi qas wan bihayê penîr hinek daxiz be jî eleqeya xelkê ne di asteke guncav de ye. Rewş kêm talep ne wek berî talep kêm ew ilgiya berê tune ye. Kilo penîran 20 didin. Yani li derve daha bahayê li verem 20 didin. Em kêm didin. Em kêm jî din dîse jî talep kêm yani. Welatiyên ku ji bo fitar û paşîvê derdikevin danûstanê jî ji bihayên bazarê bigilîne. Welatiya me jê dikin ku her sala ku tê li gorî salên din bi awayeke bihatir tên. û ev yek bandoreke neyînî li wan dike. Ola parkî bayî, parkî bazar bayî. Merî fiqare nikare tiş bigire, bazar bayî. Sal bazar mezanê balğî heye yani bi goriba salê berê îsal daha zor yani berê daha baş bû. Min goriba gıcı xwe penîr sen, min dim sen, min helaw sen, wana ji tirî çê dibe, tiriyê şîre. Me hêk sen, peynîrê me heye, zeytûnê me henem ji xwe re sorê da dixwin û bendar ema xwe dêsekir heta fitarê. Li Diyarbekirê jî wekî gelek bajaran ji bo kesên ku derfetên wan nebin û aboriya wan xirab be. Bo heft xalên bajêr konên fitarê hatine danîn. Şaredariya Bajarê mezin a Diyarbekirê dide zanîn ku wan bi rojane têra 8000 kesan amadekariyên xwe kirine. خواردنی پاقلە بەڕۆن و مەخلەمە خواستێکی زۆری لەسەرە و لە شەوانی ڕەمەزان گەنجان و پێژە جیاوازەکان لە خواردنگەکانی بەغدا کۆ دەکاتەوە. ئەمەش لە کاتێکدایە پێشتر بەوەی خراپی ڕەوشی ئەمنی هاوڵاتیانی شاری بەغدانیان دەتوانی وەکو مانگی ڕەمەزان شەوانە لە شەقام و بازارەکاندا بمێننەوە. پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە خەڵکی عێراق و بەگشتی و هەموو مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتیش کوردستانی خۆشەویست پیرۆزبایی لە خانەوادەکەی خۆم دەکەم شەوانە ئێمە زیاتر دێنە ئێرانە لای ئیمام عەزەم لێرانە لە عەدەمیەدا دەنیشین لای ئیمام عەزەم ئەبوو حەنیفە نوعمان زیاتر دێنە ئێرانە لێرە نان دەخۆین
کەش و هەوای ئێرانە پاشیوان هەر وەکو هەولێر و سلێمانی و شوێنەکانی ترە ینی لە کوردستان ڕاستی خواردنەکانیشان باشە ینی ئیوەی نیە مەسەن دەی نێرانەکەنان دەخۆینەوە لەبەرەوەی زیاتر کە بە ڕۆژی دەبین ڕۆژی پاشتر تێنو نەبین خواردنەکانمان خواردنی میلین خواردنە سوورکراوەکان وەکو هێلکە و تەماتە پاقلا باسترما لۆبیای سوور برژاوەکانی جۆک و گۆشت و کەباب و جگەر و کەبابی مریشک و هەموو ئەو خواردنانەی لە بەغدا خواستیان لەسرە ئێمە لە کاتی ڕۆژشکاندن و پاشێوان خواردنمان هەیە بۆ ئەو کەسانەی ئارەزووی خواردنی دەرەوە دەکەن دەتوانن سەردانی ئەم خواردنگە میلیانە بکەن لە کاتی پاشێوان قوربان بالفطور والسحر كذلك همينة يعني مو بس بالفطور او مو بس بالسحور عبدالله ئەگەر هەموو شۆفێران بە تەواوی هێمای هاتوچۆ و بەرچاو بگرن بێگومان خۆیان و خەڵکیش لە ڕووداوی دڵتەزێن دەپارێزن پۆلیسێک بەدەر لە ئەرکەکانی ڕۆژانە خەریکی نووسینی ڕێنماییەکانی هاتوچۆیە کە شوێنەکانی نزیک کارەکەی بەنسبەت ئەم کارەوە ئەم نووسینەوە ئەمە ئاگادارکردنەوەی شۆفێرانە کە لە کاتی شۆفێریە هیچ حاڵەتێک نەبێتە هۆی بێئاگاییان لە شۆفێریەکەیان چکە بەڕاستی یەک لەحزە بێئاگایی بوون پەشیمانیەکی زۆری لە دووە بێت. نانی لێ بکەرەوە بیرۆکەی ئەم کارە لەوە سەریگرت کە زیاتر هاوکاری خەڵکی بم هاوکاری شۆفێران بم ئەگینا وەکو ئەوەی بڵێ خەت خۆش بم دەست و خەتم باش بێ نا بگرە هەوڵێکی زۆر ئەم تا بتوانم بە شێوەیەکی باشتر دەرکەوێت بەڵام تەنها لەسەر ئەوەیە کە هاوڵاتیان زیاتر وشیار بکەینەوە و کە پابەندی ڕێنماییەکانی هاتوچۆ ببن. ئەم جۆرە ئاگادارکردنەوە و ڕێنمایی بەخشینە بە هاوڵاتیان لەبەر ئەوە بوو کە لەم لاولا ئەبیسین کە بە چاوێکی واوە سێری کارمەندی هاتوچۆوە کرێ کە بڵێ بۆ غەرامە وەسابێ بۆ ئیجراعات وەسابێ ئەمە ئیشمان ئیجراعات نیە ئیشمان پسوڵەکردن نییە بۆ خەڵک ئیشی ئێمە پاراستنی سەلامەتی تۆیە من پێی ناڵم بە کەسەکە چکە هەر کەسە و بیرکردنەوەیەکیە جاری وایە بە دەمی کە شتێ بە کەسێکەڵی بە شێوەیەکی تر بیری لێکاتەوە بەس ئەمە خۆی ئەیخوێنێتەوە خۆی بیرەخاتەوە کە شتێکی باش بکات داوام کردووە لە هاوڵاتیان کە پشتێنی سەلامەتی بەکار بێنن چکە بەڕاستی پشتێنی سەلامەتی ئەرکێکی ئەو نەقورسی نییە لە ماوەی دوو چرکاتۆ پشتێنی سەلامەتی بەکارهێنی توی بەسیت ژیانت زیاتر پارێزراوە بێت و هەر ڕووداوێکی نەخوازراویش خوا نەخواسە بێتە ڕێت ئەگەری زەرەری زیاتر نییە بە کەمترین زەرەر لێیتە دەرەوە لەوانەیە ئەگەر تۆ قایشە نەبەسی بێتە هۆی گیان لە دەزانی خۆت بەڵام قایشەکەت بەکاربێنی زیانێکی کەمترت پێگا سەلامەت لەبی. ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا ئێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.
بن.